بابەتە بابەتێکی زۆر گرنگە و زۆر هەڵەگرێ پێویستە کاکە بەردەوام هۆشیاری کۆمەلگەی لەسەر بکرێت چونکە هەر کۆمەلگەیەک لە مەرحەلەیەکی سەریعی گۆڕانکاری و بەرەو گۆڕانکاری ڕۆژ کۆمەڵی گۆڕانکاری ناو کۆمەلگەی کوردەواری کۆمەلگایەکان ڕوئایەکێک لەو گۆڕانکاریانی کە لە کۆمەلگەی کوردی ڕوویە کە هەنگاوێکی زۆر سەریعی هاویشت و بێ دیراسەکردن و بێ لێکۆڵینەوە بێ ئەوەی کە بزانین تا چەند لەگەڵ واقعی کۆمەلگەی کوردیا گونجێ هاتنی ئەنتەرنێت و ئەم سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بووکە بەڕاستی ئێستا چۆتە ناو تاک بە تاکی کۆمەلگەی کوردیەوە ینی فەرقی تەمەن و مناڵ و گەورە و بچووک نازانێ هەموو کەسێک لە ناو خێزانەکان لە ناو ماڵەکانە ئەم تۆڕە ئەنتەرنێتە بەکارێنێ یەکێک لەو خراپەکاریانی کە ئەوەیە کە بەبێ سانسۆر ئەم ئەنتەرنێتە و بە شێوەیەکی زۆر هەرزان لە ناو کۆمەلگەیە بڵاوبووەتەوە و ئۆفەراتی تایبەتی هەیە هەمیشە ئەوەنە تەشجیعاتی بەکارهێنانی ئەنتەرنێت هەیە ئەوەندە منداڵ بەکارهێنراوە بۆی بەکاری بێنێ کاتێک سێ ڕێکلامەکانەکەی سیرەکەی خێزان ڕێکلام بۆ بەکارهێنانی ئەنتەرنێتەکە کاتێک کە سێ ڕێکلامەکەی سیرەکەی مناڵیان بەکارهێناوە بۆ بەکارهێنانی ئەنتەرنێت ئەمە تەشجیعاتی کۆمەلگاکە دووش یەکێک لەو گرفتانەی تر ئەوەیە کە حکوومەت خۆی ڕێگە ئاسانکەری کردە بۆ منە لە بواری خوێندنە ینی وای لێ کردو ئەبێ هەموو ماڵێک بە ئیجباری سۆشیال ئەنتەرنێتی تێدا بێ ئەمەش خاڵێکی زۆر خراپە چونکی تۆ ناتوانانی چاودێری مناڵەکەت کەی بە بەردەوامی کە ئەم مناڵی تۆ ئایا ئەخوێنێت یان و خەریکی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆیە کۆمەڵێک گرفتە ناو هەرزەکارەکان و لە ناو خێزانەکانە دروست بووە و ئێستاش من دڵنیام کە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێ بۆیە پێویستی بە حەلقەیەکی فراوانی هۆشیارکردنەوەی هەیە کە لە حکوومەتەوە دەست پێ بکە هەتا ئاگاتە کۆمەڵێک فەرمانگە و وەزارەت و دام و دەستگای پەیوەندیدار ئیش لەسەر ئەم بابەتە بکەن دووش بابەتێکی ترەوەیە کە سانسۆرێکی گشتی بخرێتە سەر ینی ئەوەندە بە ئاسانی لەبەردەستی مناڵ نەبێت لەبەردەست خێزانەکانە نەبێت و هەروە خێزانەکانیش هۆشیار بکرێتەوە ناکرێتەوە 24 سەعاتە هەموو ژیان و تەمەنە لەسەر ئەم مۆبایلە و لەسەر ئەم سۆسیال میدیایانە سەرف بکەین ینی ئێمە ڕۆژانە ئەبینین کۆمەڵی لایڤی بێمەعنا ئەکرێتەوە کۆمەڵێک ژیانی تایبەتی خێزانەکان ینی خصوصیەتی خێزان نەماوە کە تۆ ژن بۆ کوڕەکەتێنی سیرەکەی هەموو عالم ئەم حەفلەی مناڵەکەی تۆی بینیوە لەدایک بوونی بینیوە ینی خصوصیات و تایبەتمەندی بۆ خێزانەکان نەماوەتەوە بەداخەوە ینی بۆتە چاولێگەریەک بۆتە بەکارهێنانێکی خراپ هیوادارم کە چەند باشی هەیە ئەم ئەنتەرنێتەکە جیهانی بچوو کردوتەوە کە چەند سوودمان لێ بینیەوە لە کۆمەڵی پەیوەندی و لە کۆمەڵی ئاسانکاری و بەکارهێنانی بۆ فەرمانگە و بۆ گەیشتنی ئیمێلات و بۆ کۆمەڵی توێژینەوە بۆ گەیشتن بە سەرچاوەکانی دەرەوە هیوادارم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بگەین بۆ ئاستە باڵایی کە بتوانین وەکو سوود و منفعەیەکی خێزان بەکاری بێنین من زۆرم پێخۆشە ئەگەر گەنجێک بتوانێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە خۆی پەروەردە بکە فێری بیزنسێک بێت فێری تەسقیفی بڵین ڕۆشنگەری بۆ خۆی بکە ینی پێ بگالەوەی کە بتوانێت سۆشیال میدیا بە شێوەیەکی باش بەکاربێنێ نەکو بەکاربێنن بۆ پۆبجی و بۆ کۆمەڵێ پیجی تەنها بۆ چات و قسە و شەڕ و مەشاکیلاتی کۆمەڵایەتی ئێمە وەکو نووسنگەی مافی مرۆڤ ڕۆژانە چەندین سکاڵای هاوڵاتیان هەیە تەلامان سەیرەکەین ژنێکە بۆی خراپەکارێنی ئەمێری پەیوەندیەکانەوە یان هاکراوە یان پۆستێکی کردووە یان وێنەی تایبەتی خۆی داناوە وێنەکانی هەڵگیراوە براوە هەتا ئێستا بابەتێکی ترەیە کە بەڕاستی من نازانم تا چەند لە ڕووی زانستیەوە هەیە ئەڵێن سحر و جادوش لە ڕێگەی ئەو ڕسم و پۆستانەی کە لە فەیسبووکێکی هەڵگیراون و سحر و جادویان پێکراوە خێزانی پێتاک دراوە نازانم ئەمە تا چەند لە ڕووی شەرع و قانون ئەمانە بەڕاستی من شارەزایی منە ناتوانم قسەی لەسەرکەم بەس کە بیستومانە و زۆربەی بەعزێک مامۆستای ئاینی قسەیان لەسەر کردو ئەمە خاڵێکی زۆر خراپە بۆیە ئەمە کۆمەڵی سکاڵامانەیە ئەم سکاڵایانەکە هێتە لای ئێمە یان ئەبێ ڕێگەی قانونی بۆ بگریتە بەر یان ئەبێ بە شێوەیەکی کۆمەڵایەتی چارەسەری بکەین ئەگەر ڕێگە قانونیەکە ئەگریتە بەر سەیرەکی لەوەچێک گرفتی کۆمەڵایەتی بە دوای خۆیدا بەکاربێنێ ئەگەر بێت و ڕێگەی کۆمەڵایەتی بەکارهێنی سەیرەکەی ناگەیتە ئەو بنبڕە قانونی کە تۆ بتوانی جارێکی تر دڵنیابیتەوە لەوەی کە ئەو کەسە نەبێتە هەڕەشە بۆ سەر ژیانی ئەو کچانە یان ئەو ژنانە یان ئەو پیاوانە ئێمە ئێوە لەگەڵەوانین کە خەڵک بەکارهێنێ بەس ئێمە لەگەڵ دروستی بەکارهێنانی ناو خێزانەکانە و هەروەها بن پێم باشە خێزانەکان سەرەتا دەنی پرس بە توێژەری کۆمەڵایەتی پرس بە توێژەری دەرونی بکەم بزانم مناڵەکەی لە چەند و ئەتوانێت ئەم بابەتانە بەکاربێنێ ڕۆژی چەند سعات بەکاری بێنێ یان دایک و باوکەکان هەمیشە لە خەمی مناڵەکانیان بن نەکو دایک و باوکە کە خۆیان خەریکی سۆشیال میدیا بن و مناڵەکانیشە لەم لاوە خەریک بە سێرەکەی ئێستا کۆبوونەوەتی خێزان کەم بۆتەوە
دانیشتنی خێزان نەماوە سفرە و جەمعی خێزان کەم بۆتەوە سێرەکەی دوورکەوتنەوەیەک لە ناو ماڵێکان بەس هەرێکەوە لە ژوورێکا و خەریکی سوۆسیال میدیا و ژیانی تایبەتی خۆیەتی ئەمانە ژوای کردوکە خێزان بەرە و هەڵوەشانەوە بەرەو کۆمەڵێک لادانی کۆمەڵایەتی ئەچێ بۆ مناسێرەکەی ئێمە ژن هەیە ئەڵێ مادام پیاوەکەم بەیانی چ ئەوەرە لەسەر فەیسبووکە منیشە بێنە داخی ئەو سێرەکەی ئینادی و ڕقەبەرایەتی یەکترا هەردووکیان ماڵی خۆیان وێرانەکان دوجار هیچ کامیان ناگەن بەو هەدەفێکی خۆیان ویستویانە بۆیە ئێمە پێمان باشە هەتا ڕاگەیاندەکان بتوانن بابەتی باشتر زیاتر بچنە ناو ژیانی خەڵکەوە چونکی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆن لە هەموو ماڵێکا هەیە بە تایبەتی لەو کاتانی کە پێویستە خێزان دانیشێ هەنێک ڤیدیۆات و ئەنیمەیشنی جوان دروست بکەن کە لەسەر جوانی بەکارانی سوۆسیال میدیا یان پێویستی خێزان کۆبوونەوە یان مەترسی لەسەر تەندروستی مناڵ ئەمانە بکەن بۆی بتوانێت کچاک بێت و هەروە وەزارەتی ڕۆشنبیری وانە بتوانن سانسۆر لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دابنێن ینی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بۆ ئاسانیە هەموو شتێک نەچێتە بەردەستی خەڵک ینی کۆمەڵێک ڕێگری هەبێ لە سایتە خراپەکان بۆی ئەمانە پێویستە ئیش لەسەر بکرێەوە مامۆسایانی ئاینی بەردەوام پێویستە لە مینبەرەکانەوە باسی باشی و خراپی سوۆسیال میدیا بکەن باشیەکەی لەکوێ هەیە و خراپەکەی لەکوێ بۆ خێزانی کورد وەروەها لە مەناهیجی پەروەردەیە یعنی ئەم بابەتانە باشتر ئیشی لەسەر بکرێت مامۆستایانی توێژاری کۆمەڵایەتی ناو قوتابخانەکان پێویستە ڕۆڵی خۆیان بگێڕن لە هۆشیارکردنەوەی کچان و کوڕانی بە تایبەتی هەرزەکار و ئێمە ناڵین تازە تەلەفۆن ئەنتەرنێت بۆتە بەشێک لە ژیانی هەموو تاکێک ئێمە ناتوانین بڵین ئەتوانین دەستبەرداری ئەم بابەتە بین و ڕێگری بکەین لە مناڵێک تاتوشی کێشەی دەرونیش بێ لەوەی کە ڕێگری لە بکەین با بەکاری بهێنێ بەس بەکارێنانەکەی دروست بێت تەندروست بێت کۆمەڵایەتی بێ ینی زەرەر لە داهاتی مناڵەکە نەیە ئێستا نسبەی نەجاح بۆچی زۆراتوتە خوار لەبەری زۆربەی مناڵەکانمان خەریکی ئەنتەرنێت و ئەم بابەتانن بۆیە با بخوێنن بە پەرە بخوێندنەکەیان بن بە سوۆسیال میدیاش بەکاربێنن بۆ ڕۆشنگەری و پێگەشتنی خۆیان بێ ئەمە زۆر باشترە و خێزانەکانیش پێویستە بەردەوام لە هۆش و خەمی مناڵەکانیان بن بە تایبەتی مناڵی ئێستا هەر کۆمەڵێک گرفت دروست بوو ئێستا ینی کۆمەڵێک مناڵ هەیە نوتقی نییە کۆمەڵێ مناڵ هەیە مێشکی سفر بووەتەوە لەبەرەوەی ئەوەندە قسە ناکە ئەوەندە چاو و تەرکیزی لەسەر سوۆسیال میدیا ئێستا دووبارە دایک و باوەکانە بێ ئەرکێکی تر مەصرفێکی تر تا مناڵە بەرنە سنتەرێکی ڕاهێنان دووبارە ڕاهێنانەوەی نوتق و قسە و بیخەنەوە ناو کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی مناڵی خۆی کۆمەڵگەی خێزانی خۆی ئەمە جارێکی تر ئەرکە بۆ خێزانەکان جا ئەگەتەوە لە سەرەتاوە ئەم قۆناغانە ببڕی ناگەیتە ئەرکە قورسە بۆیە باشتر وایە ئەم بابەتە شێوەیەکی باشتر دووش یاسایەکی خراپەکەنێ ئەمێرە پەیوەندیەکانمانەیە ئەم یاسایە پێویستە جارێکی تر هەموار بکرێتەوە و پێویستە حکوومەت ڕێوشوێنی جدیتر بگرێتە بەر و ئاسانتر خەڵک دەستی بگا بە تۆڕەکان بۆ هێڵە گەرمانی کەدانراوە بۆ ڕزگارکردنی ژنان و بۆ پاراستنیان و بۆ پاراستیان دووش بابەتێکی تر کە لە ناو یاسای خراپەکەن ئەمێرە پەیوەندیەکان هەیە ئەوەیە ئەبێ شەریکاتی تەلەفۆن ئاسیاسانە کۆڕە گزین ئەوانەی کە لەناو حکوومەت لەناو مۆڵەتی ڕسمیان هەیە ئەبێ لە ماوەی 6 مانگا سیم کارتە بێخاوەنەکانیان تۆمار بکەن ئێمە گرفتێکی تریشمان هەیە ئەوەیە کە ژمارەیەکی زۆر سیمکارتی ئاسیا و سانا و کۆڕک و زین و عێراق و ناو نازانم ئەو تۆڕانی کە لە عێراق هەمووی هەیە هەمووی لە بەردەستی خەڵکایە بە 2030 کڕ بەبێ پێشەکی کەواتە زۆربەی تاوانەکان زۆربەی ئەو فەیسبووکە فەیکانە زۆربەی ئەو پەیجە فەیکانەکە گرفتیان بۆ خێزانەکان دروست کردو لەڕێی ئەو ژمارە بێخاوەنانەوەیە کاتێک کە تۆ ئەچی سکاڵا تۆمارەکەی سیرەکە ئەوەلیەتی ئەم کەیسە لە شەریکاتەکان تۆمار نەکراوە کەواتە لێرە بەرپرسی ڕاستەوخۆ حکوومەتە کە نەیتوانیوە کۆنتترۆلی ئەم کۆمپانیانە بکە غەرامەیان بکە بۆی کە ئەو سیمکارتانیان بۆچی ئەگەر وحدت پێ نەبێنێ سیمکارتەکە ئەوەستێ بۆچی ئەو سیمکارتەی ئەولیاتی نەبێ ناتوانێت بیسووتێنێ ینی کەواتە ڕێوشێن هەیە حکوومەت بیگرێتە بەر بۆیە باشتر وایە ینی ئیش بەیەکلایەنە ناکرێت بە دەستە جەمعی ئەتوانین ئەم بابەتانە چارەسەر بکەین.